سڵاوتان لێبێ ئەمڕۆ لە هەواری شار وەکو بینن کە قەرەباڵغێکی زۆرەیە ئاهەنگی دەرچوونە دەرچوانی قۆناغی دووی پەیمانگای برایتە وا دیارە هەر کەسێک لێرە کە ئاهەنگی تەخەڕوجەکە ستێجێکی بخۆی دروست کردووە یاخو شوێنێکی بۆ خۆی ڕازانۆتەوە نقڵ و شیرینی و گوڵ و دیزانێکی جوانی بۆ خۆی کردووەوە پێشوازی لە میوانەکانەکە بەشێک لە کەسوکاری ئەم خوێندکارانە هاتوون لێرە بۆ پیرۆزبایی و بە ئاماشەوە بەشێک لە هاوڕەکانی ئەم خوێندکارانە ژیان لێرە پیرۆزبایی لە یەکتریەکەن بە بۆنەی تەواوکردنی خوێندنەکانەوە و ئەمڕۆ پێم باش بوو هەر خوێندکارێکە ئەدوێنم گوڵێکی پێشکەشکەم چونکە لە ئاهەنگی تەخەڕوجە خەڵک یاخود کەسوکاری خوێندکار یاخود هاوڕێی خوێندکارەکان گوڵە بن بۆ یەکتری پێم خۆش بوو وەکو دیارێک منش بتوانم دڵیان خۆش بکەم بە بەخشینی گوڵێک و دواتر پرسیاران لێ یەکەم لەسەر ئەوەی کە تا چەند دڵخۆشن کە خوێندنیان تەواو کردەوە پلان و ئامانجیان چییە وایانەوێ دوای ئەم خوێندنە چی بکەن و بیر لە چی بکەنەوە تا چەند ئەوان بەلایەنە و گرنگە کە حکوومەت دەرفەتی کار بڕەخسێنێ یاخود هەری دامەزراندن بۆ دەرچوان و پەیمانگا و زانکۆکان بڕەخسێنە بینەرمان من تا کۆتایی پرۆگرامەکە. سڵاو چۆنی؟ سڵاو لە تۆ زۆر سپاس دەکەم تۆ ئێمە شیرین و بینیان تۆ شیرمانێت فەرموو ئێوە شیرینی هەڵگرن زۆر سپاس پیرۆزبایی ئەو لێکم کە تەواو کرد خوێندنەکە بەسەر کەوتووی زۆر سپاس ئینشاڵڵا من خوشش بێ لە هەموو کەسانی کە پلانی شانی ئامانجی شانیان حەزەکەن خوێندن تەواو بکەن جا بە تایبەتی کە زۆر حەزی لە پەرستاریە و زۆر حەزی بە خوێندنە جیاواز لە کوڕوایە جا دڵخۆشی کە گەشتی بەم ڕۆژە ئەکیدم وڵا زۆر دڵخۆشم تەبعاً ئاواتی چەند ساڵم بووە 16 ساڵ خوێندن گەیشتم بەم ئێرە زۆر دڵم خۆشە ئیشەڵڵا هەموو ئەوانی کە ئێستا لە قۆناغی خوێندنان ئەگەن بە ئاواتەکانی خۆیان و لە بلوتکەی سەرکەوتنە ئەیان بینم بێگومان ینی شەو نوخنی و زۆر کردووە ماندووبی پێوەی ئەکید ینی شەویوە هەبوو زۆر دانیشتوم گریام بە دیار خوێندنەوە بەجددی زۆر ناخۆش بوو تا گەیشتوم بە ئێرە ئەکید شەو نوخنی زۆرم بینیەوە تا ئەم بەشەی کە خۆم ویستم و هێنامە لەشتە ساغ بێ کێ زۆر هاوکاری تۆ بوو لەوەی کە میشە پاڵپشتە بێ قسە و بۆ بکا بڵێ بخوێنە سەرەتا دایکم و باوکم زۆر بە تایبەتی من چکایك برامەیە براکەم زۆر ینی هەر ئێوت هەوڵ بە هەتا ئەتوانیت ئەگەی بەوەی کە ئەتەوێت ئیتر پاڵپشتیوان الحەمدوللا گەشتم بەو شتێک کە ئەمەوێت ئێستا مرتاحە زۆر سپاس پلانت چییە بۆ داهاتوو پلانمەوەی وڵاوکو بەشەکەم کە بەشێکی توبیە پلانمەیە کە یارمەتی خەڵک بم ئەکید منیش هەر بم بەشەم هەڵبژاردە لەبێت کە یارمەتی بتوانم سوودێ بە خەڵک بگەێنم لە داهاتووە بۆ منە کە کەسێ نەخۆش بە بتوانم یارمەتێکی بم جا سەرکەوتووبی خۆش بیسپاس پێم بڵێ بزانم هەستت چۆنە دڵخۆشی کە گەشتی بەم ڕۆژە وڵی ڕۆژێکی خۆشەوەی تر هیوادارم هەمومان سەرکەوتوو بین دووبارە بێت ئیشەڵڵا ئەگەر کرێ چی خوێن ئایتی ساغ بێخوا ئەمە حەزی خۆت بوو وڵی وەکو حەز زیاتر حەزم بۆ پەرستاری و بەس ئیشەڵڵا حەزیشم بۆ این هەبوو ئایتی بەڵام زیاتر پەرستاری خێری پێوەیە ئیشەڵڵا خۆش بسپاس کێ پاڵپشت و هاوکاری تۆ بوو وڵی زیاتر دایکم و کەسوکارەکەم دایک و لێرەیە بەڵێ دایکم لێرەیە وەرە دایکی من وەرە سەڵاو باشی چاکی حاڵە کاکە جامە خێر بەساخەوم دەستم ماسەکەم دەنگواز تۆ چۆنە باشی یاخوا سەلامت بی دایکە میشە پاڵپشتی کچە بۆ تەواوکردنی خوێندنەکەی تۆ دڵە خۆشەکان ڕۆ کچەکەت دەبینی خوێندنی تەواو کردووە دایک بووم کە کچەکەم تەخەڕوجی کردووە خوا بەزابێ لەشی ئێوە ساغ بێ کچەکە بۆ بێڵێ دەستیێوەش خۆش بێت دەستان خۆش بێ یاخوا
لێرە چۆنی ئەحواڵە باشی زۆر سپاس یاخوا سەلامی زۆر سپاس پیرۆزبایان ڕۆژە و لێکە زۆر سپاس جا سەرکەوتوبی هەمیشە زۆر سپاس سەلامت بی جا پێم خۆشە بزانم چی خوێندووە چی تەواو کردووە من پەرستاریم خوێندووە ئەمڕۆژ تەخەڕۆژەکەم یاخوا سەرکەوتوبی زۆر سپاس بۆچی کچان زیاتر حەزیان لە پەرستاریە بەشێکە زیاتر کچان خۆیان تیا دۆستنەوە زۆربەی پەرستارەکانیشان خانمانە بزڵافت زۆر سپاس لە ماوەی ئەم چەند ساڵێک کە خوێندت ینی حتمما شەونوخنی و ناڕەحەتی و ناخۆشی زۆر بین بێگومان زۆر سپاس جا باسی خۆتم بۆ بکەم ینی دڵخۆشی کە گەشتی بەم ڕۆژە زۆر دڵخۆشم من پێشووتر دەرچوی بەشی ئایتی بووم ئایتیم تاوا کردووە بەڵام لە بەرەوەی ئەم بەشە خولای خۆم بوو هەر حەزێکی مناڵیم بوو دیسان خوێندمەوە زۆر سپاس خەونەکە و هاتۆتە دی الحەمدولێلا سپاس چی زۆر پاڵپشتی تۆ بوو الحەمدولێلا سەرەتا بە فەزلی خوای گەورە و دوای جەیکم و باوکم و عایلەکەم زۆر سپاس ئەم دیزاین و سەلیقە جوانانە ینی ئێمە کێیە خۆم کردومە هەر خۆ ئارێ وەڵا خۆم و براژنەکەشی مەرمەتیەوە ئەوەیانە زۆر سپاس ئەمان سەر خۆداوناوە ئەوانە شەمووی خۆمدا دەسەڵەنگێنیشی زۆر سپاس چێ زۆر پاڵپشتی تۆ بوو جگە لە دایک و باوک لە ناو هاوڕەکانت هاوڕەکانم عایلەکەم کەس و کارەکەم هەمووی پاڵپشتم بوو الحەمدولیلا بەڵام دایک و باوکم زۆر زۆر بەپلەیەکەوە ترم بوون بەڵێ گەورترین وانە لەم ساڵانی لەم دوو ساڵێکە کە خوێندوتە چی شتێک فێر بووی وەکو ئەزمون و وەکو تەجروبەی ژیان جا بڵێن چی وەڵاییتم لە مشکان دنیایەک شتە جا من حەزم کرد هەر دایک و باوکشت وەرگرم ئەوە دایکتە بەڵێ ئەو دایکم ئەوش باوکتە ناوێن چییە کاکاشم و کاڵێخان کاکاشم جان کاکاشە سڵاو لێدە کاڵێ خان سەلام کاکاشم جان هەر وەرە تەنیش کچەکەتەوە حەزەکەی سەلام عەلەیکم جا پیرۆزبای لە ئێوەی شەکەم خدایجان سڵاو لێدە سڵاو لە توش تۆش پیرۆزبایی خۆ بنێرانی بۆ کچەکە و بۆ یەکەم پیرۆزبایی لە هەموو خوێندکارەکانەکەم ئەمە خەونی هەموو دایک و باوکێکە و داوای سەرکەوتنیان بۆ ئەخوازمیت ئەڵڵا دڵخۆشیەوە کە زۆر دڵخۆش پاشەوەم و عەزیەت و زەحمەت و ماندوو بوونا هەرە وەڵای تر ئینشەڵڵا خوای گەورە سەرکەوتووی کە تەمەنای سەرکەوتنیان بۆ ئەخوازم بۆ هەموو خوێندکاری ئەی دایکی من دایک زیاتر لە باوک ینی حەزەکە مناڵەکانی خوێندن تەواو بکەن بگەن بە خەونەکانیان یەکەمین چار سوپاس بۆ خوای گەورە کە توانی ئەم پلێش بە سەرکەوتووی بیبڕێ ئینشەڵڵا بە تەندروستێکی باش و دەستخۆشی لە ئێوەی شەکەم زۆر سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاس بۆ خۆشی بۆ ماندووبوونی خۆشی ئازیەتی خۆشی تیا بووە بەڵێ تەبعان وایە خۆشی هەوڵی زۆر داوە شاوە پێکەوە بن ئینشاڵڵا سەلامەت بن زۆر سپاس بۆ بەخێر سپاس خێر بێن یاخوا بەسەر چاو یاخوا بەخێر بێن بەسەر چاو شۆراخان سڵاو لێبێ سڵاو لە جەنابی بەخێر بەیەخوا سەلامەت بی پیرۆزبایم ڕۆژەشێ لە یەکەم زۆر مەمنون تەکەم سپاس بەخێر بێ جابزانین چی بەشەکە تەواو کردووە من بەشی کارگەری کارم تەواو کردووە لە پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت جا باسی هەستی خۆتە بۆ بکە بێگومان هەموو کچ و کوڕێک تەمەنایەوە کە بگاتە ڕۆژی تەخەرجکردن وایە تایبەتی کچان زیاتر حەزان لە خوێندنە تا چەند دڵخۆشی بۆی کە ئێستا تەخەرجەکەی لەگەڵ هاوڕەکانتەوە بەشێک لە خانەوادەکە و لێران بەڕاستی هەستێکی زۆر خۆشایین تۆ بیرەکەی تۆ دوای ئەو هەموو ساڵە هیلاکی و ماندووبوو ناگەیتە قۆناغێکی تر تێگەی ئەکە ئەبێ لەسەر پێی خۆ بۆستیت و ئاهەنگێکی بچکۆلانە شەتانی بگەڕیت بووی بەڵێ خۆشحاڵیایە حەزەکەی بە زۆری لە خۆشحاڵیە و بە زۆری جیا لەوەش لەگەڵ ئەتوانی ئەو خۆشیە لەگەڵ خزمەکان تا بەشکەیت زۆر مەمنون خزم و کەسوکاری تۆن بەڵێ هاوڕەکان لێرەنی ئەو توانە هاوڕێ من یشتاوانی کەشم لێرە نین زۆر مەمنون بەخێر لە ماوەی ئەم چەند ساڵێک کە خوێندووتە بۆ تۆ چی شتێک وەکو بۆ بەوانەیەک لە ژیانت لە تەجروبەی خوێندنەکانت لە مەحات بۆ شتێک بۆ بەوانانی کە زۆر لە کەس نزیک نەبییتەوە لە کەسی خراپ بە تایبەتی هەوڵ بێ کە خۆت بی زیاتر هەوڵ بێ ئامانج تەرکیز لەسەر و ئامانجە بێت کە بۆی بەڵێ
ئەمە خەونی خۆت بوو ینی بە سوودفە خوێندوتە بەڕاستن خۆمە حەزم لە بەشی کارگەڕی کار بوو دایکرد ئەو هەلم بۆ ڕەخسا ئاماجی خۆم بوو زۆر مەمنون چی زۆر پاڵپشتی تۆ بوو بێگومان دایکم دایکی بەڕێزت بەڵێ زۆر لە هاوڕەکان چی زۆر پاڵپشتی تۆ بوو لە هاوڕەکانم هاوڕێکی پۆلی دوانزەم هەبوو یان زۆر پاڵپشتم بۆ هێشتا نەهاتووە ئەو نەهاتۆ هێشتا نەگەیشتە زۆر مەمنون. هێشوو هێشوخان تۆش وەرە ئێرەوە سڵاو لە تۆ دووبارە پیرۆزباوی لەکەم کە کچەکە و خوێندنی تەواو کردووە ئەمە بە هەموو کەسێکەڵم ینی هەموو دایشێک خەونی ئەوەیە کە مناڵەکانی بخوێنن وایە قەت بۆ تۆڕەوی کچم وازە مۆبایلەکەەوە بێنە بخوێنە ئەرەوەڵا کێشەیەمان بەدامی هەبووە ئەرەوەڵا قەینا تۆ ئیش مەکە بەس بخوێنە خۆیەک ئیشیان پێدا هەر خۆمم بە قوربانێ بم ئیتر ئینشەڵا ئەگەن بە هەموو خەون و ئاوەتەکانیان لەگەڵ مناڵی هەموو مسلمانێکە یاخوا پیرۆزیان بێ و تەمەنی پڕ خێر و بەرەکەتیانە بێ ئینشەڵا تەمەناکەم لەم ڕۆژا بتوانێ بیتوانێ باوکیشی لەگەڵ یا بەشدار بێ بەستر قەدەری ئیلایی نەیهێشت بەستر سپاسێکم یعنی تا ئەم تەمەنە گەورە بوون شکرگدەیم لیان نییە سپاس بخوای گەورە مناڵێکی ساڵح و مسلمان و بەڕێزن ئینشەڵا هەروە ئەمێننەوانێ ئینشەڵا بن بە پشت و پەنای منیش ئینشاڵڵا تۆش ماشەڵڵا لە بێونە خاتونێکی بەڕێز و ئازیزی هەم جگە هەموو کەسە گردوتەوە بۆیان خی گەورە پشت و پەنای هەمومان تۆیان بۆ بهێڵی قوربانە بن تۆش دەمەند درێژ بی ئینشەڵا کاگارەش خۆشحاڵ بووین بەستاخۆ بم سپاس دەکەم زۆر خۆشحاڵم سپاس منیش ئەمێ سپاسی دایک و باوکی خۆم بکەم کە وەکو من ئەمان خۆیان باوکیانێ باوکم باوکایەتیان بۆکە لێرە دەستی ماجەکەم باوکی من قوربانی بم هی هەردوو براکەم چاویان ماجەکەم ئەوەی کە لە دوای دۆفاتی باوکیەوە لەگەڵمانە بۆ بە تاڵکردنی خوێنی ئەم من چاوی ماجەکەم دەستیمان و بوونیانەوەشم لەگەڵ تۆشا لە شێمیان ساف بێ بە قوربانێ ئەوە مهمە ئینسان وەفادار بێ ینی ئەو کەسێک کە پاڵپشتە بوو ئەو کەسێک کە ئەگەر بۆ شەیک هاوکاری تۆی کردووە تۆ لەو ڕۆژەی کە خوێندن تاواکە ئاگەی بە مەرازی خۆ سپاسی بکەیت بیرە نەچێت چاویان ماچەکەم مەمنونیانم بە تایبەتی باوکم یعنی تر قەڵایە بۆ من و بۆ مناڵەکانیشم مەمنونیم یعنی سپاس یەکەم کە باوکایەتی منیش و باوکی مناڵەکانیشمە بە قوربانی سەلامت کە بەستاخۆ بم لەگەڵی وای ئینشەڵڵا بەستاخۆ بم بەخێر سەلامت تۆشی بە هاوڕەکان تەڵی ئەوانی کە وەکو تۆ ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیانە لێرە پیرۆزبای خۆتان بۆ بنێرە هیوادارم هەمیشە لە لووتکە سەرکەوت نابیان بین و هەر لە خۆشییا بن ئینشەڵڵا بەخێر بەیاخوا خۆشحاڵ بن بەخێر بەیاخوا سڵاتان لێرە سڵاو لە تۆش بەڕێزی چاوەکەمی بەڕێز سڵاتەوە بە قوربان بەخێر بن سەلامەت بن جا ئەوەی کە بۆ من جێگای سەرنج بوو دوو خوشک و برا پێکەوتە خەرجیان کردووە جا من پیرۆزبایتان لێکم ئێوەش ینی بم ڕۆژەوە ینی هەستی خۆتان هەر ببڕن سپاس دەکەم بە خێراتنتانەکەم ئەمە وەک دوو خوشک و برا لە یەک مەحەدا خوێنین لە بڕایت پێمان خۆش بوو هەردووکمان بەیەکەوە تا خەرجەکەمان بکەین چکە هەر لە سەرەتای خوێنمانەوە بەیەکەوە بووین ئیتر تا کۆتایی شەر حەزمان کرد بەیەکەوە کۆتایی پێبێنین و دەستان خۆش بێ بەخێر وا ڕێکەوت کە بام پرسیارە لە تۆ بکەم چۆن وا ڕێکەوتووە کە پێکەوە بخوێنن پێکەوە تەواویکەن وڵا ڕاستەکەی ئێمە پێشتر خوێندنمان کردووە ئیتر کە ئێمان تەواو کردووە بڕیارمان ناوتمان بە ئێرەش بخوێنین شەهادە زەرەر نایە لە هیچ کەسێک ئیتر بەیەکەوە بەڵێ ئیتر بەیەکەوە نامان تۆمار کردووە الحەمدولایە ئێستا دوو بەشی جیاواز ئەو لە بەشی میکانی لە بەشی پەرستاری بەڵێ جەلیە بەڵێ نانا پاکە دڵنیا بن لێ سەلامەت بن تۆ لە میکانیکی ئەم سپانەیە داناوە وەڵای من هەر لە مناڵیمەوە خولیان میکانیک بۆ ئیشی دەستی بۆ ئیشی سەربەخۆی خۆم بووە من لە ماڵە خۆم سارەیشی کۆنمەیە هەر بۆ کڕیمە دەستکاری کەم و نوێژەنی کەمەوە ئەزم شتانەیە خۆم بەساخۆ سپاس دەکەم سەلامەتی یا چێ پاڵپشتیەوە بوو لەوەی کە ئاوا گەشتن مەم ڕۆژە دایکم باوکم دایکم باوکم سەرەکی ترین ئینسانی ژیانم بوون زیاتر دایکم زیاتر کوڕم بخوێنە و خۆم زیاتر هەوڵیا بۆ شوێنێکی باش کە وەرگیرم کە بخوێنم کە زیاتر هەوڵ بمەوە بۆیە زیاتر و زیاتر ینی بێئەمەلی نەکردم کە خوێندم سپاس بەخواش ئێستا نەتیجەی کۆتاییمان هێناوە زۆر زۆر لێی ڕازین و زۆر زۆر چکە نەتیجەیەکی زۆر باشی ئینشاڵڵا لە دووار ڕۆژمانە تۆ پێشتر چی تەواو کرده بوو هەر پەرستاریم خوێندووە پەرستارێکی ترە تۆ خترە کردووە الحەمدوللا تۆخترم لێ
خوا سەلامەتی بێ. ئەوە پرسیارم لە بەشێک لەو کچانیش کردو ینی کە زیاتر حەزی لە بەشە تۆبیەکانە بە تایبەتی پەرستار. وەڵاهی عادەتەن ئەگەر بیتە سەر کۆمەڵگاکەمان سێرەکەی کۆمەڵە ئیشی کە هەیە بۆ هەلی کار بۆ ئیشکردن بۆ ئافرەت قورسترێکە زیاتر بەشە پزیشکەکان بۆ ئافرەت باشترێکە جا بیتە سەرۆش ناکرێ هەر کوڕ بیخوێنێ یا بۆ نە هەر کچ بیخوێنێ ئیتر تێکەڵاوە ینی شتێکە هەم لە بواری کارکردنە مەجای زۆرتیایە هەم ئیتر زیاترەوە بۆ ئافرەت باشترە. من پرسیارێکتان لێ یەکەم ئەگەر زانیتان ئەمەتان نێمێ باشە ئەمە چی نووسراوم کارتەی دەستی من بەڕای من نەکردێ نانە بەڕای من پیرۆزباییەکە ئیتر ئەو دراوسەی خۆتانە یا دراسی خۆمانە بەخێر بێن بەخێر بەخێر هاتنە قەنەعاتم مشکمەر بووە سەرەتاش خۆتان باسان کرد لە قسەکانە. پیرۆزبایی ڕۆژی تەخەڕوجەکەی خۆیەتی بە خێراتی میوانەکان هەرو دوانە ئانووسرە لەسەر کارت. نازانم. من لێرم بە مادووبوونەکانی دایک و باوکم. وایە. یعنی دایک و باوکم وەکارن بۆی کە من لێرە وەکویەوە باسان کرد. بار من بیدەم بێەوە باشە. دو خۆم دارێک تر وەرەگەرمەوە. دەستان خۆش دەستان خۆش بێخۆ زۆر دەسپاس دەستان خۆش بێخۆ. پیرۆزبایی گەیشتن بەم ڕۆژتان لێکم جا حەزەکەم تعارف پێ بکەین بزانم ئێوە چیتان تەواو کردووە. من وەکو فێرخوازی قۆناغی دووەمی بەشی میکانیک و ئارمانی ئۆتۆمبیل زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە دوای چەندین ساڵ هەوڵدان و ماندووبوون و شەو نخوونی گەیشتین بەم ڕۆژە و توانیمان بە سەرکەوتووی ئەم قۆناغی خوێندن ببڕین. پیرۆزبایی لە خۆم و سەرجەم هاوڕێیان مەکەم هیوادارم کە هەمیشە لە لووتکەی ئاویان بینم و بگەن بە ئاواتەکانیان و بتوانین لەم بێ هیوایە و لەم قەیرانەی ئەم کوردستانەیە ئێمە ببینە ڕێگایەک و تروسکاییەک بۆ هەمووان بتوانین بەو خوێندنەی ئەم چەند ساڵەمان جێدەستی خۆمان لە هەرێمەکەمانە دیاری بکەین و بتوانین وڵات ئاوادان بکەینەوە. پیرۆزبایی لە سەرجەم هاوڕێیان مەکەم دووبارە هیوادارم هەمیشە لە لووتکەی ئاویان بین و سەرفراز بن. دەستیەوەش خۆش بێت و بەخێر بن. زۆر سپاس دەکەم. تۆ جار خواویستمان لێ مەکەشان دەستمان پێ نەکردووە. ئەمە حەزی خۆت بووە ئەم بەشی کاڵە بژار. من پێشتر پەیمانگەی تەکنیکی سلێمانیم تەواو کرد بەشی میکانیک کاتکام هاتمە ئەم بەشە لەبەرەوەی بەشێکی تەواو جیاواز بوو. ئەم بەشە پێویستی بەوە نیە کە چاوەڕێی حکوومەت بی بۆ دامەزراندن ئەتوانین لەسەر پێی خۆ بوەسیوە خۆشحاڵانە هەموو بەشەکانی ئەم پەیمانگایش بە هەمان شێوەن. ئەوەی ئەم پەیمانگای لە پەیمانگاکانی تر جیا کردوێتەوە شێوازی خوێندنەکەیەتی کە ڕێژەی دەرەجەکان بە بۆنەی لە سایە هەفتەیە لەسەر عملی و کارکردنی پیشەیی تەلەبەکە دائەنرێت و لە سایاسی لەسەر نەزەریە کە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ هەلی کار و بازاڕی دوڕۆژ لە خزمەتەوە ئەبن بە خاوەنی کاری خۆتان و شتی باشتر بەدەستێنن. خۆش کە تەواو کردووە زۆر یاکەم لە بەشی ئایتی وەرگیراوم زۆر دڵخۆشم پێ تاوام کردن سەلامەت پلانت چییە بۆ داهاتوو؟ ئینشەڵڵا هەر بەتەمام لە بوارەکەی خۆمە لە کۆمپیوتەرە لە کۆمپانیایە دامەسرێم ئیش و کارمەوە ئینشەڵڵا بەهیوان مەبن بەدڵێەوە ئێشتان جارێ سەرەتای ڕێگاکەیە سەرەتامانە ئێمە گەنجیش داینەمۆی هەموو وڵاتێکە وەکو خۆمان نەزانین ئەبێ لەم بێ هیواییە ئێمە ببینێ مای هیوا بۆ چواردۆرمان و بۆ خوێندکارانی سەر چونکە هیچ کەسێک یعنی ڕقی لە خاک و نیشتیمانی خۆی نییە ئێمە بێ بە هەموو جوهد و توانامانەوە لە پێناوی ئەم خاکەیە بجەنگین جەنگی ئێستش لە ڕێگەی قەڵەمەکانمانەوەی چاوەکە من بەسەر و دیارێکتان نێمێ لە ئەسەن خۆتان گوڵن خۆم گوڵم بەس گوڵەکەمە بۆ تۆ دیارەکەمان سادەیە بەڵام عاتن کە تەخەڕوج ئەکرێ زیاتر گوڵدا بەشەکرێوە تر لە خزمەتی هەرچێک بێ هەر گەورەی و پیرۆزی مامە هەرشاک بێ ئەی هێڵمەوە چاوەکە من زۆر خۆشحاڵ بوو بەخێرازێتان کێشا سڵاو لێبێ سڵاو کاگارجیان بژی بە قوربان سپاس سڵاو لە تۆش زۆر بەڕێزی بە قوربانم بژی سواز پیرۆزبایی ڕۆژی تەخەڕوجتان لێکم زۆر سپاس کامتان تەخەڕوجتان کردووە وەڵا هەردووکمان خوێنگای دەرمانسازین بەڵێ ساڵتان قۆناغی دووتان ئەرەوەڵا سواز بەخوای گەورە بە تۆش پیرۆزە زۆر بەڕێز شەرمیش لەگەم دەشتە ساغ بێ جا
تا چەند خۆشحاڵن ئەزیاتر کچان بڵێ لە تەخەڕوجا ها دڵخۆشترن کورد تۆزە بیر لەوە کاتەواڵێ من خۆدا نامەزرێم دوای ما بێ بۆ دوای ئیشا بگەڕێمە تۆزە بیر لە شتە ناخۆشەکان دەکاتەوە ئێوە شوان والله من بحكمي نازل مكاك عبد الله بحكمي من بيشتر بشي ترم تاو كردو شين ترم تاو كردو يعني بيشترو ازمنم كردو بابات يم لما ساعات وشتانم كردو بوي راسي سدوارم نكردو زوبا جدي نكردو لا والله لا اشتغل زوبا زين نكردو بس وازانم خوم براسي كومل برادران هوراني عزيز ماكا 4 سمستر بيكوين زوزور توزانم کات و ساعتێک خوێندنێک ینی سوحبەت کورە بەخۆش و نەخۆشیە تێپەڕیوین ئەوە هەستێکی زۆر تایبەت خۆشی کە گەشتی بەم ڕۆژە وەڵاهی زۆر ناڵم پێشتر بەحکومێکە بەشێکترم تاوا کردووە ئامانج و پلانێکمان ئینشەڵا بۆ مستەقبل تر پشتیوان بەخوای گەورە بە قوربانی تۆ ئەی تۆ چۆنی زۆر سپاس باش من تەندروستی باشە لەخوا بەزای زۆر ئەوە بەڕووخۆشی بەهێنی نەبینیوە ماشەڵڵا ئەبێ ڕێخۆش بە قوربان بەڕێزم سەلام یا خوار ئەوە کەشخەوی ماشەڵڵا و لێبانم چاو جوانە بینێش بەڕێزی عزیز نێمە ئیشی خۆمانە زۆر سپاس لەشتان ئەی تۆ پێشتر خوێندنی تر کردویان ئەمە تەجروبەی سەرەتا تەجروبەی سەرەتایە بەڕێزی پلان و خەونت چییە بۆ دوای تاواکردنی ئەوەی کەی تر خوێندنە تەواو کردوەوە چی بکەیت وڵاهی ئەگەر کەسابەتێک هەبێ و نەبێت و خۆبەخشی و ئیتر ئاوا جارێ ئەو ئەزمونەمان نبینیەوە کاک ئەحمەد بەس خوا کەریمە داخلێ منەوە بەڵێ نا شاری خۆیان جوێنین بەداخلی هەم ستافی جەماعەتی پەیمانگای بڕای ستاف هەم خوێندکارەکانمان بۆکو برای خۆمان وایە جوێنین بەداخلی ئێواران بەیەکەوەین لە محەد هەر بەیەکەوەین هیچ جیاوازێکی نەوەیە قوربانی تۆ بەهەر بە کورتی پێم بڵێ لە ماوەی ئەم 2 ساڵ خوێندنەیە چی فێر بووی لە بابەتە عیلمەکانی خۆتان ناڵێم تەجروبەی ژیان وڵاهی زۆر شێت بە تایبەت داخلی ژیانێکە پڕ لە ئەزمون ینی کۆمەڵایەتی بوون تۆ ئەچیتە ناو خەڵکەوە ئەوەی لە داخلی فێرەبی لە هیچ شوێنێ فێری نابی جاران ئەسکەری بوو ئەتیکرد لە پیاو ئێستا لەگەڵ ڕێزمە داخلیت کاتە پیاو داخلم بینیوە داخلی قۆناغێکی پڕ لە ئەزمونە خۆش داخلی فێرەبی لە ڕەحمەت لێبێ خۆشی تایە ناخۆشی تایە ناخۆشیەکان ئەزمونیان زۆر زیاتر لە خۆشیەکان ئەوەی لە ناخۆشیەکان و فێربی لە داخلی لە خۆشیەوە فێر نابی گەرانی دیتر هاوڕەکان نابینیتەوە با بێگومان بەڵام ئیترەوە قەدەرە هاچ کەسە و بێگومان بەڵام ناتۆش و پەیوەندی مە بسخێنە لە دوای خوێندنەکەشتان هەر بەرداوام بن ینی هەر هاوڕێ یەک بن و هەر برای یەک بن و ئینشەڵا پشتیوان بخەوەڵا لەیسەوەڵێ هەر هاتیتە ئەم دوو چەمچەماڵەوە بێ تەلەفۆنم بۆ بکەیت لەیسە وادی ئەومان ناوە ڕێت کەوتە شارە زۆر چەمچەماڵ من وەڵایی دانیشتووی سلێمانیم بەس بە عایلە شار باژێڕین بە قوربانەوە باشە نزیکن لێ بۆ کاکە شەڵا لێکدا نەبڕێن نەوەڵاو نش دوورین ئەزێنتان تا خۆستان کردووە سەرگوڵێکتان پێم باشە ئاگوڵەکە ئێمە وایمانە بەتام شیرینەکە بەمێ خۆشیرینیشی پێویستن یا بەس ئەمە خوێندکاری دەرمانسازین دەستە خۆش شتێکم بەرە چاکم کاتەوە نەخۆشم خۆشی ئاەتێکی بەستا کاگارجیان ئێوەش ئازێ ناگەشا هەر بشین مارەکەشی پێوەیە ناڵێ ئێمە دەرمانسازین بە حکمی و خۆتان دیزایتان کردووە بەڵێ هەروەڵا بە قوربانی ئێوە بم ئازێدان گەشا زۆر سپاس دەمە زیاتر بشی جان بشی سپاس عليك السلام توني باشي بخير بين سرساوة زور سپاس بەڕێزم مناوە مارشە تۆ ناو چییە ناوم ڕەنجە کاکە ڕەنجە خۆشحاڵم جا پیرۆزبایی ڕۆژی تەخەڵوجی لێکەم سەرکەوتوبی شاڵە زۆر سپاس دەکەم سەرەتا دووبارە بەخێراتنتانەکەمەوە بۆ ئەم ڕۆژە تایبەتە چیتر وڵان نازانم دڵخۆشیە پاش چەندی ساڵ لە شەونی خوری و لە هەوڵدان و خوێندن سپاس بخوا ئەمڕۆ تەخەڕوجەکەی طبعا هەستێکی خۆشە بۆ جاری دووەم بڕوانامە بەدەستێنم لە بەشێکی پیشەیە کە یەکەم جارە ئەم بەشە لە سەرتاسەری عێراق خریجیە بێواتە تەخەڕوجی ئێمە یەکەم ساڵین بەشی مۆشن گرافیکە لە پەیمانگای بڕایت پێشتر بەکالۆرسێکم هەیە بەڵام ئەو کاتە تەخەڕوجم نەکرد بەڵام ئەم جارە بەخۆشی سەرکەوتویمەوە لەم بەشەیە بەڵێ بڕوانامەی دووەمەوە سپاس بخوا کە ئەوایلیش بوومە هەستێکی خۆشە بۆیە بە بۆنیەوە خۆشیەوە تەخەڕوجم کردووە پێشتر چی تەواو کردبوو پێشتر بەشی کارگەڕیم تەواو کردووە لە زانکۆی سلێمانی یعنی ئەمە خوێندنی دوو مەجارە ئیشەڵا لە پلانی شایە نەوەستین لە خوێندن بەرەبەرتر و بەرەو ماستەر و ئەوانە بڕۆین پشت بەخوا ئەمە حەزی خۆتە تەبعاً بە هەوڵی خۆ و تەواو کردووە طبعا ئەم بەشە پیشەیانە کە کرایەوە سەرتا پەیمانگای بڕایت ڕێگەیان چەند بەشێک بوو تا ئێستا لە سەرتاسەری عێراقان بەشانە نەکراونەتەوە هەڵبەتە کردنەوەی بەشێک بە سپۆڕی جیاواز و کەسی باشە دەستکەوێت لەمانە دەست بەتەوە قورسە
وەرتە لە بێگەشت لەم بەشانەیە سەرکەوتو بێت نەبێ بەوەسی خۆمان بەڕاستی سەختە چونکە هیچ سەرچاوەیەکی کوردیمان نیە لەسەر ئەم بابەتانە ئێمە لە ڕووی موشن گرافیک و لە ڕووی ئەم ئایدیا و لە ڕووی مۆنتاژەوە لە هەموو بابەتەکانی گرافیکەوە زۆر هەژارین کە ئەم بەشە کرایەوە توانین بڵێن پێداویستی کاری ناو بازاری کوردستانی پڕکردەوە ئێمەش بە خۆشحاڵیەوەم بەشەمان هەڵبژار ئەمڕۆ زۆر دڵخۆشین لەگەڵ هاوڕێکانمان کە لێرە هاتوین بۆ ئاهەنگی دەرچوون ئیشەڵا سەرکەوتنی زیاتریش بە دوای خۆیانێ بەس ئەوم پێ بڵێ ڕۆجەوەکان گەرم کردو لێوە باشە سێری ماشەڵا زۆر جوان دیزاینتان کردووە ئەوە چۆن ئەم فکرێتان واتەوە ئەمانی ئەمووی باشە شیرینی و طبعا بەشەکەی ئێمە جیا لە بابەتی موشن گرافیک و ئەوانە لە خزمەتە عفوم فەرمون ئەمە بۆم پیاوەش حەزەکەی دۆهاگرە ئەم بابەتانە هەمی خۆشم دیزاینم کردووە لە بابەتی بەڵێ طبعا ئێمە بەشەکەمان بەشی موشن گرافیکە دروستە بەڵام ئێمە سەرجەم دیزاینی سوشال میدیا و چاپ و براندین و ئەمانە هەمی خوێنین یعنی بەشی موشن گرافیک کۆکراوەیەکە لە هەموو ئەو بابەتانی کە ڕبتنەوە بە گرافیکەوە لە گرافیکی وەستاوە جوڵاویش ئەمە استفادەیەکی زۆری لێکن تەنانەت بۆ ئیشەکانی خۆشمانە ببینین گرافیکی جوانی پێوە دیارەکەی بینی حەزکەی سەرەکەی تەنسیقێکە بێ تەنانەت بە چکرێتوانەمی خۆمان دیزاینمان کردووە بەڵێ بەڵێ زۆر جوان ئەمە زیاتر ئەمە بۆ تەخەڕوج ینی ئاچانە بەشێک لە خوێندکارەکانەوە وەکو تەخەڕوج بەکارێن بۆی کە ڕسمی لەگەڵا بگرن تایبەتی بۆ کەسێک زەواجکە بەڵێ بتوانشتی زۆر جوانترشی بۆ بکەن ئایشەڵا با سەری زەواجەکەت بێشتی جوانترەکەن ئینشەڵا سەری ناتوێت نەوەڵا جارە سەرەوە ناتوە گەورە کارە باس زۆر بێ بەخێر بێن سەر چاوەماتن زۆر خۆشحاڵ بووم سلام علیکم سلام بخیر بن باشی یاخوا سەلامت بی پیرۆز بایم ڕۆژە لێکە زۆر سپاس جا هەمیشە سەرکەوتوو بی زۆر سپاس چی تەواو کرد بەشی دەرمانسازی یاخوا دەشتە ساغ بێ وتە تا گوڵەکەەوە نەگرم قسە ناگەم کام ڕەنگەت حەز لێیە دەماشە با سپی بەبێ باشە سپی لەگەڵ ئەو گوڵانەیان تایبەتە بێ چۆنیە حاڵە الحەمدولله دڵخۆشی کە گەشتی بەم ڕۆژە ئەکید زۆر ماندوو بووی تاکو گەشتی بەم ڕۆژە زۆریش یانی بە هەوڵی ماندووبوونی خۆم و دایکم باوکم زۆر پاڵپشت ئەم دایکم باوکم لە هەموو شتێکە لە هەموو شتێکی ژیانمە بەڵێ باوکە بۆ بێڵێ زۆر سپاس لەگەڵ دایک باوکی هەموو لایەکە ئیشەڵڵا ئیشەڵڵا بتوانم لە سەیدەلێکە ئیشکەم و بخوێنمەوە دیسانەوە ئیشەڵڵا ناکیت ئیشەڵڵا زۆر سپاس لە ماوەی ئەم چەند ساڵی خوێندنەیە هیچ شتێک بۆ تۆ مای سەرنجە یان بووە بە ئەزمونێک لە ژیان تا وانەیەکی گەورە ئەکید یانی لە هەر بەشێکی ژیانە لە خوێندنا بێ لە هەموو شتێکە ئەزمونێک وەرەگری بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بەخێر بێت بەڵێ ئەوەی کە بینیتان ڕابۆچوونی بەشێک بوو لەو خوێندکارانەی کە ئەمڕۆ ئاهەنگی تەخەڕوجیان هەبوو بێگومان خەونی هەر خوێندکارێک یاخۆت هەر قوتابێک ئەوەیە کە دوای ئەوەی کە خوێندەکە تەواوەکە لە شوێنێکا کارێکی دەست بکە یاخۆت کارێک بکە بەداخەوە دامەزراندن وەکو کە ڕاگیراوە هەلی کاریش کەمە بۆ گەنجان هەموو خوێندکارێک کە حەزەکە کاری خۆی هەبێ حەزەکە لە شوێنێکە سەرقاڵە بێ یاخود لە بوارەکەی خۆیان بە پێی پسپۆڕەکەی خۆی کارێکی دەست بکەوە و لەگەڵ ئەوەشە ئەوەی کە ئەیبینن ئەوەی کە لە بەرنامەکەیە بە چاوتان کەوت ینی هەم دایک و باوکان هەم خوێندکاران بۆ خۆیان خۆشحاڵن هەم دڵخۆشن لەوەی کە منداڵەکانیان ناخود خوێندکارەکانیان قۆناغەکانی خوێندنیان تەواو کرد ومێ دەکەم هەر خوێندکارێک یاخود هەر قوتابیەک ئامان بینێ کۆڵنەیە ئیشاڵڵا بە دڵنیاوەگا بم ڕۆژە جاوشی کە پێم خۆش بوو لێرە و سپاسی و خانادە بەڕەزاکەم کە ئەم گوڵی بە دیاری پێشکەش کردم ئیشاڵڵا هەموو جانتان پڕ بێت لە گوڵ و لە گوڵزار و هەمیشە سەلامت بن بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک